بەڵێتر بە بڕیاری سەرۆکی دەستەی دەستپاکی دادگایەک بۆ گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران دروست دەبێت و پێک دەهێنرێت. ئەم دادگایە کاری لەسەر دۆسیەکانی گەندەڵی دەبێت لە هەرێمی کوردستان. هاوکارم نەورەس عەبدوڵڵا لەگەڵم دەبێت. ئەمێ بزانم دادگاکە کەی دەست بەکار دەکات نەورەس، وایتر ئەو دادگایە چۆن ئەرکەکانی چی دەبێت لەگەڵ دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بۆ پێداچوونەوە بە کەیسەکانی گەندەڵی و زیاتر ڕێگریکردن لە گەندەڵی لە کوردستاندا. بەڵێ گوڵ باخسلااوت لەبێت دوای لەسەر ئەنجومەنی دادوەری بڕیار داوە کە دادگایەکی تایبەت بە کەیسەکانی گەندەڵی پێک بهێندرێت و تیایدا لێکۆڵینەوە لە هەموو ئەو کەسانە بگرێت کە ئەو کەسانە بگرێت کە بە تۆمەتی گەندەڵی دەستگیر کراون. بەڵام وردەکاری بڕیارەکە و بزانین چەندە دورن و کار و تایبەتمەندی ئەم لێژنەیە یاخود ئەم دادگایە چی دەبێت لەگەڵ حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاچی قسە دەکەم. کاک حاکم سوپاس بۆم دەرفەتە بفەرموێرە تایبەتمەندی و کاری ئەم دادگایە چی دەبێت؟ زۆر سوپاس. دادگای تایبەت یعنی ئەم دادگایە تەرخان دەکرێت بۆ بینینی کەیسەکانی گەندەڵی. ئێستا کەیسەکانی گەندەڵی لە دادگاکانی هەرێمی کوردستاندا لە هەر پارێزگایەک دادگایەک تەرخان کراوە بۆ تاوانەکان، دادگایەک تەرخان کراوە بۆ کەتن، دادگایشکە تەرخان کراوە. دیارە سەرڕای گرنجدان و هەندێک ئەولەویەت بۆ کەیسەکان، بەڵام لەبەر نەبوونی دادگایش تەرخان کراوە دائیمەن کەیسەکانی گەندەڵی دوا دەکەوت، یان بەشێکی زۆریان دوا دەکەوت لە بڕیاردان. لەسەر داوای دەستەی دەستپاچی بە سوپاسەوە ئەنجومەنی دادوەری لە چەند ڕۆژی ڕابردوو فەرمانی پێکەنانی دادگایەکی تاوانەکانیان دەرکردووە بۆ ئەوەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان سەرجەم تاوانەکانی گەندەڵی لەو دادگایە بەڕێوە بچێت، دادگای کردەکە لەوێ بەڕێوە بچێ. ئەوە دەکات کە ئەو دادوەرە بەڕێزانە خۆتزانە محکەمەکان زیاتر سێ دادوەری بەڕێزن، بەڵام ئەوە وردەکاری و تەفاسی هەنێ باتر دواتر خۆیان ئەنجومەنی دادوەری ڕوونی دەکەنەوە. کەی دەست بەکار دەبێت وەکو لە بڕیارەکەاتوە دەڵێ لە دوای بڵاوکردنەوەی بڕیارەکە لە وەقاعی کوردستان لە دەست بەکارە بن. تەسەورەکەم هەندێک پێداویستی هونەری و شوێن و مەسائلی مادیشی دەبێت کە داوا لە بەڵێن ژنە حکومەت بکرێت بۆ هەندێک مستەزەمات، دوای تاوفیرکردنی مستەزەماتەکان بڕیارەکە وایە بە زووترین کات دەست بەکار بن و ئەو کەیسانە ئێستا لە دادگای تاوانەکان هەیە لە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان ڕەوانەی ئەو دادگایە بکرێن بۆی پرۆسی دادگایکردنەکە بە شێوێکی خێراتر و بەڕێوە بچێت. ژمارە ئەو کەیسانەی گەندەڵی کە لە دادگاکانیان دەگوازن بۆ ئەم دادگا تایبەتمەندە چەندە ئەگەر بەداتایەک لەلات بێ؟ وڵا خۆت دەزانێمە لەنوێی 12 ساڵی ڕابردوو داتەکەمان ڕاگەیاند. من بە تەقریبی بەوەی لەسەرمانە بێتە ماڵ تەسەورەکەم نزیکەی 100 کەیس هی ساڵی ڕابردوو هەیە. ئێستاش ئێمە لە کۆتایی مانجی دوین لەو دوو مانگە کەیسی تریش ڕەوانە کراوە. لەبەرەوە پاشان کە فەرمانە بڵێن دادەمەزرێت ئەوان خۆیان بە تامیمێک داوا لە دادگاکانی خۆیان دەکەن کە سەرجەم کەیسەکانی تاوانەکان ڕەوانە بکرێت. ئیتر 100 ئەبێ سەرتر ئەبێ خواردتر ئەبێ پێ ئەو کەیسانەی تا ئەو کاتە چاوەڕێیەک لایکردنەوە دەکەن. زۆر سپاس حکم، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دیارەپێی ئەو ئامارانەی کە لەیان دەستی دەستپاچی هەیە نزیکەی 100 کەیسی گەندەڵی لە دادگاکانن و لەگەڵ پێکهاتنی ئەم دادگا تایبەتمەندە کە تایبەتە بە کەیسەکانی گەندەڵی هەموو کەیسەکان دەگوازنەوە بۆ ئەم دادگا تایبەتمەندە. لا هەولێرەوە نەورەس عەبدوڵڵا سپاس.